ئازان لەگەڵتان بەردەوامین بۆم هەفتەیە گروپی میوزیکی حەبیبە لە درێژەی پرۆژە ناوازەکەی خۆیاندا لە درێژەی تۆمارکردنەوەی بەرهەمی هونەرمەنداندا بۆ ئەم هەفتەیە کە بە شێوازێکی ڕاستەوخۆ ئەم بەرهەمانە تۆمارەکەنەوە بۆم هەفتەیە بەرهەمێکی نوێن هەیە ئەم بەرهەمیان بەناوی تازە عروسەکە بەدەنگی هونەرمەند هەواڵخانەقینی ئەم بەرهەمەیان تۆمار کردوێتەوە هونەرمەند هەواڵخانەقینی لێرە ئامادەی هەیە لە کورسات مەگازین و باسێک لەم بەرهەماکەین کاگە بەسڵاوت لێبێ و زۆر بەخێر بێت پیرۆزبایی ماڵبوونەوەی ئەم بەرهەمەشتان لێکن قوربان سپاس دەکەم وەڵاهی باسی بکەینێک باشتر بەڵێ بەڵێ فەرموو لە ڕاستیە ئەم گۆرانیەکی کۆنە فلکلۆرە تر لە ساڵی نەوەتەکان هونەرمەندی کۆچکرد و خوا لێی خۆش بێت ئازاد خانەقین لە کاتی خۆی بڵاوی کردەوە ئیتر من لە لای خۆمەوە لەبەرەوەی لە منداڵی ئەو گۆرانیمان بیست یادەوەریەکمان هەیە لەگەڵە یادەوەری منداڵی ئیتر دەستخۆشی لە گروپی حەبیبە ئەەکەم کاک سروشت پێشماوێک پەیوەندی پێوە کردم ئیتروتی حەزەکەم ئێمە ئستایلەکەمان وایە ئەنجا ئەم ئستایلی ئیشکردنی ئەمان جیاوازە لە جیاوازەکەی لەوەیە هەر لە عینی کاتە وەکو گروپ دانیشن وەکو جەلسەیەک دانیشن لە هەمان کاتە ڕیکۆردی دەنگ و مۆسیقا هەمووی بەیەکەوە کرێ و تەسویریش خۆ دەزانی لە ئێستا لە هەر شوێنێک بتەوێ گۆرانی بکە کلیپیا بێ لە ئستودیۆ مۆسیقاکەی بۆ بکرێ و دەنگ بخرێتە سەر جیاواز لەیەکەوە بێتەوە ئەمان هەمیان بەیەکەوە تر بیرۆکەکە لای من بتم شتێکی خۆشە و تازەیە مادەمایە چێ گۆرانەکەی هەڵبژات چێ بەرهەمەکەی من خۆم هەڵبژات باشە ناڵێم یادەوەریەکی منداڵیم لەگەڵیان جا ئەوانی شە بڕیارەکەەوە بوو وتیان حەزەکەین ئەگەرەک و گۆرانێکی کۆنی هین ناوچێ لای خۆتان بێ خەڵک یادەوەری هەبێ لەگەڵیا دووباری بکەینەوە لە ڕاستی من ئەم گۆرانیە یادەوەری وەکوتم یادەوەری منداڵیمان هەیە لەگەڵا ئەم کۆمەڵە گۆرانی لەبەرەوەی بەدەنگی کۆچورد و ئازاد خانەقینی ئەمان ویست ئیتر پێم خۆش بوو لەوێ ئەم ئیشەمان کرد و هیوادارم لە کەمە کورتیەکیش لێمان ببورن جمهورەکانمان لەبەرەوەی وەکوتم ئێشەکان بەو شێوازە کراوە لە عینی کاتە هەم ڕیکۆردە هەم تەسویرە هەم مۆسیقای دەستان خۆش بێت لەشتان ساغ بێت بە هیوای کاری باشتر و بەردەوامی باشە ئەم ستایلە بۆ تۆ گونجاو و پێت خۆش بوو بەم شێوازە کار بکرێت کە بە شێوازێکی ڕاستە و خۆ تۆماری دەنگی و ڤیدیۆیەکەش بکرێت وەڵاهی من حەزم لێ لەو شێوازە من بەڕای من پێش چەند ساڵێک خۆم چەند ئیشێکم چەند گۆرانیەکم کرد بەو ستایلە بەڵام خۆم کردم بۆ شێوازەیەک شتی خۆشە وەکو ئەوەی تۆ لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆن وەکو ئەوەی تۆ لە کۆنسێرتێکی لە هەمان کاتە تەسویر و ڕیکۆردەر و ئەوانە یەک ڕوحیەترە وەکەوە نییە بڕۆی لە عادەتەن زۆرێک لە گۆرانی بێژان تەنانەت کۆنەکانیش بیستومانە استودیۆ بۆ گۆرانی بێژ تۆزێک هینە مقەیدە تۆ بەرامبەر مایکێکت گردو هیچ کەس لە بەردەمت نییە و لە گوێتەوانە بەم شێوازە زیندوترە بەم شێوازە زیندوترە ئەتوانی ئەو ئەحساسە زیاتر بگەیەنی تاکو استودیۆکە دەستە خۆش بێت ناکرێت کاگەڤاڵ لێرە بێت و لێرە ئامادەی هەبێت و هەرچەنە بۆ ئەو باگمان نەکردووی بۆ سەر قسەکردن بۆ ئەم بەرهەمە باگمان کردوویت بەڵام پێمان خۆشە شتێکیشمان پێشکەشکەی وەڵایی بەسەر چاو ئەترسم خەڵک مەسەن کە گوێ لێمان بێ بڵێ ئەمە دەنگیەوە بەرەوەی ئەم چەند ڕۆژە لە بەرەوەی حەفلە و شتمان هەبوو تر لەش ساغ تۆزێ دەنگمانی لاک بووە ئەگەر شتێکی بچووکیش بۆ پێشکەشپانکەی سوپاس دەکەین حەزت دەچێت هەر بەم جارش دەرناسم بەرهەمی دومیشمانە حەزت دەچێت بەدڵی تۆ بەڕێزت هەرچی بڵیت بێگومان ئێمە سوپاس دەکەین یەک مەقامێکی خانەقینیتان بۆڵە بە خوشحاڵیەوە فەرموو ئەری گیانە گیانە گیان مەپرسە چوونی گەنە مەپرسە چوونی خاستنیم وەبیت و گەنەوە ناوت وە ڕوحم تیاد و چوت گەنە ژیامە و ژیان تام نەیری لەلام وەک دارێک بێ ئاوشکە و بیگەڵام گەنە دایم گوشەگیر کونجمەی خانم وەک کەموتەریک دوورم لەلانم گەنە مەپرسە چوونی مەپرسە چوونی نەدوونی حاڵم ساڵی دوان زەمان ئای لە خەیاڵم
هیمان دوو ستوام هەر جوور یەکەم جار جووری یەکەم ڕۆژ جووری یەکەم دیدار ئەیدا دەیداد ئای وە دەردما ببورن لەکەم دەنگت نەڕزێ و سپاس بۆ تۆ دەستە دیارە هیلاکە پیلاکت پێوە دیار بوو دەستە خۆش بێت بەس چێژمان لێبینی دەستە خۆش بێت دڵنیا بکە بینەرانیش چێژیان لێبینیوە بۆی کە تۆش تۆزێ پشوو بیت ئاوێکش بخۆیتەوە پێکەوە بینەری بەرهەمەکەتانە بین و ئەگەڕین دەست پێکەینەوە باشە فەرموو تازه عروس گوش خاره لگوش قرمزی پوش حال را نیرم تازه عروس گوش خاره لگوش قرمزی پوش حال را نیرم بشم و کرماشان عزیزم سوقات را دیرم بشم و کرماشان عزیزم سوقات را دیرم هر تو یارمی چون که اوام جوانم نوشکانه بی چون که اوام جوان عزیزم نوشکانه می تازه عروس گوش خاره لگوش قرمزی پوش حال را نیرم تازه عروس گوش خاره لگوش قرمزی پوش حال را نیرم بشم و کرماشان عزیزم سوقات را دیرم بشم و کرماشان عزیزم سوقات را دیرم دەستی هاوڕیانی نووسیانیش خۆش بێت چەند کاتی ویستووە ئەم بەرهەمە وەڵی خۆشیەکە لەوە بوو من بە جەماعەتم وت چون خۆزگا هەموو ئیشێکی بینەریوە زۆر بە ئاسانی بڕوات تقریبا لەگەڵ تا جیهازە مای کوشتیان نەسب کرد چێک ساوندەکان کراوە هەمووی لەگەڵ ڕیکۆردەرە هەمووی نیو ساعتی نەکێشە باشە بەس پێتان وانییە کە کۆمەڵێک توانای باش یەک بگرن ئەوەیە بێگومان کە لە کارێکی بەو شێوە ڕاستە و خۆیان ئەتوانن بەرهەمێکی زۆر جوان ئێمە ئێستا ئەو وتنە و ئەو مۆسیقایەکە لێ دراوە مەسەلەن دووبارە بوونەوەی تیان نەبووە یەک خەت تەسویر و ڕیکۆردوانە یەک خەت بوو بڵێن گۆرانەکە چەند دقەیە بڵێن 4 دقەیە 5 دقەیە 3 دقەیە هەر ئەو 3 دقەیە ڕیکۆرد کراوەوە هەم تەسویر بوو هەم ڕیکۆرد باشە کاکە میوزیکی ناوچەی خانەکەین تایبەتمەندی خۆی هەیە تا چەند گروپی مۆسیقا لەگەڵ ئەو تایبەتمەندیانەیە توانیان خۆیان بگونجێنە وەڵاهی لە ڕاستیە دەستخۆشییان لێکەم ینی من لەوە ترسام ستایلی تۆزی ڕوحیەتی گۆرانی و مۆسیقای کەلهوڕی هەر بەعام کرماشان خانەقینەوانە تۆزێک جیاوازی هەیە ڕوحیەتەکان خۆ دەزانی ئێستا مەسەلەن گۆرانی سۆرانی لەگەڵ هەورامیە لەگەڵ مەسەلەن ستایل مۆسیقای بادی کرمانجی و بادینی لەگەڵ خانەقینەوانە هەر کەسێک تایبەتمەندێکی خۆی ڕوحیەتێکی تایبەتی خۆی لوڕیە بەڵام ئەمان زۆر بە جوانی تر گۆرانیەکانمان سوود لە
کۆنەکەمان گرت سوود لە مۆسیقای کۆنەکەیان گرت بەڵام وەکو کۆنەکەیان حەزفیان نەکرد بە بیرۆکەی خۆیان شتێکی جیاواز دەستان خۆش بێت ئەماکەینە کۆتا پرسیارمە نازانین کە ماندویت و بازێتر ماندوود نەکەین و ئاگاداریشم کە ئاچیت لە ئەو کۆنسێرتەی گەنجانی نێوایە بەشدارە بی دەتەلاری هونەر بۆی کە زۆر لە کاتی تۆ نەگری چکە لەم کارە کاری نوێ چیترە بەدەستەوەیە واللهی من بەردەوام حەزم لە ئیشکردنە چونکە تەمەەن ئەڕات تا جارێکن تۆزێ گەنجەکەمان ماوە تەمەەن درێژ بۆ داهاتوو ئەبێ کۆمەڵە ئیش بکەین بۆ لە ئەخیرەوە کە وەستانی تر بەرهەم کۆمەڵی ئیشمان هەبێت لە ڕاستیە لەوانەیە لەو ستایلی ئەم فکرەیە لەوانەیە چەند ئیشێکی تر بکەم ینی ئەم جارە ئەگەر ئیش بکەم لەوانەیە شێکی تازەی خۆم بکەم ینی بە ئاواز و شعری تازە نەک دووبارەی بوونەوەی گۆرانێکی کۆن با ستایلێکی تازش سم گۆرانێکی تازش لەو ستایلی ئیش بکەم زانی چۆن دەرەچێت دەستە خۆش بێت و بێگومان بێشەوەی کۆتایی بێنین بە جەماعەت لێمان عاجز نەبن تەمان ئیشەکان وەکو سەرپەرشتیارەکەی ئەو گروپە باسمان کرد بەڵام تۆمارکردنی دەنگەکە کاکە ژڤان سەرگرمە دەستێکی باڵای هەبوو لەو ئیشکردنە بۆ کاکە ئیبراهیم مامۆستای ئیقاع و ڕتمەکان ئەویشە فکرەی مۆسیقادانانە و هۆشتانی بۆدانە دەستخۆشی بۆ تەواوی ئەندامانی میوزیک و بۆ گروپەکە و بۆ بەڕێزیشت سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵ بین کاکە ڤەڵیان لە کاتمان گرتی دەستە خۆش بێت